تەکانی تەندروستی گشتی لە دنیا لە ئێستادا تەنانە لەسەر ئاسینەتەوە یەکگرتوەکاندا کۆبوونەوەی تایبەتی لەسەر کراوە ڕێنمایی تایبەتی بۆ دەرچووە پلانی استراتیژی لەسەر ئاستی هەموو جیهان دانراوە ئێمە و کۆرەی کوردستان بە وەرگرتنی ڕێنماییەکان لەو پلانە استراتیژی کە لەسەر ئاستی دنیا هەیە ئێمەش پلانێکی استراتیژیمان هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی نەخۆشە درێژخایەنەکان ڕاستەکەی قورسە ڕوبەڕووبوونەوەی لەبەرەوەی پێویستی بە هاوکاری ڕاستەوخۆی هەریەک لە وڵاتیانەوە هەیە چونکە زیادبوونی ئەو ژمارەیە پەیوەستە بە یەکەم شێوازی ژیانی کەسەکان تاکەکان لە نێو کۆمەڵ دووەم خۆراکی کەسەکان ئایا خۆراکی تەندروستیاننا سێمیان وەرزشکردن وەرزش دەکەن یاننا جگەرە کێشان ئەوانە هۆکارە سەرچیەکانن کە ئەگەر بێت و هاوڵاتی خۆی هاوکار نەبێ بەشدار نەبێ قورسە بەرەنگاری ئەو نەخۆشە بێەوە قورسە کەمی بکەی و پێشی لێ بگری بەڵام لایەنەکەی تر کە ئەرچی لایەنە حکوومیەکان و وەزارەتی تەندروستی بۆ نمونە خێرا دەستنیشانکردنی حاڵەتەکان ئێمە پرۆگرامێکی تایبەتمان هەیە بۆ خێرا دەستنیشانکردن تەنانە دەو کەسانێک کە خۆیان هەستی پێناکەن لەوانەیە خۆشیان سەردانی ملکە تەندروستەکان دەکەن بۆ مەبەستی تر ئێمە دەچین پشکنینیان بۆ دەکەین لانی وەک وەرگرتنی فشاری خوێنی کەسەکە یاخود ڕێژەی چاوری کەسەکە بۆی بزانین ئایا مەترسی توشبوونی هەیە بە نەخۆشەکانی دڵ یاخودنا وەروە بێجگەلەوە سنتەرەکانی چارەسەرکردن بۆ نەخۆشیەکانی دڵ کە ئێستا لە هەر سێ شارەکە هەرێمی کوردستانەیە وەلاندێک لە قەزاکان قەستەرەی دڵ هەیە ئەوە جگە لە شوێنەکانی یاخود سنتەرەکانی بوژانەوەی دڵ کە لە زۆربەی هەر زۆری نەخۆشی دڵ سەرجەمە و ئامێرانی کە پێویستە بۆ چارەسەری نەخۆشیەکانی دڵ بوونی هەیە؟ بەڵێ زۆربەی ئەو ئامێرانێکەوە پێویستن بوونیان هەیە لە سنتەرەکان دیارە نەخۆشیەکانی دڵ و بەتابەتی هەندێک لە نەخۆشە زگماچەکان نەخۆشی زۆر ئالۆزن ئێمە هەندێک حاڵەتی وا هەیە کە تاوەکو ئێستا لەوانەیە نەتوانرێت چارەسەری بۆ بکرێتن ئێمە پسپۆری تایبەت یاخود لێژنەی تایبەت چەند جارێک لە دەرەوەی وڵات هاتوون بە هاوکاری لەگەڵ سنتەرەکانی دڵی ئێرە بۆ ئەوەی لارێمی کوردستان بتوانین ئەو جۆرە نەشتەرگەریانە لارێمی کوردستان ئەنجام بدەین خۆشبەختانە ئێستا ئاستی چارەسەرکردن لە سەرتەرەکانی دڵ لارێمی کوردستان لە ئاستێکی زۆر باشدایە هەندێک جۆری دەگمەن هەیە لە نەخۆشەکانی دڵ کە لەوانەیە تاوەکو ئێستا قورس بێلای ئێمە ئەنجام بدرێ ئەجینا زۆربەی هەرە زۆری حاڵەتەکانی تر دەکرێت لە هەرێمی کوردستان و لە سنتەرەکانی دڵ چارەسەری بۆ بکرێ و نەشتەرگەریەکان ئەنجام بدرێتن بۆ ئامێرانی کە پێویستیشن هەیە لە هەرێمی کوردستان. کاک خاڵس ئاماژەت بە بوونی 58,000 حاڵەتی نەخۆشی دڵ کرد لە ساڵی 2014 لە هەرێمی کوردستان بەپێی کۆی گشتی ژمارەی دانیشتوان ئەو ژمارەیە ئاساییە؟ ژمارەکە وەک ئاسایی نییە لەبەرەوەی وەکو نەخۆشیە بەڵام بەراوردی بکەین لەگەر ژمارەی نەخۆشەکە لە وڵاتانی تر یان لە وڵاتە پێشکەوتەکان لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا ڕێژەکە کەمە زۆر کەمترە لەوەی کە لە وڵاتانی تر هەیە بەڵام ئێمە لای ئێمە لەوانەیە گرفتێکی ترمانەیە تاوەکو ئێستا بەشێکی زۆر لەبەر کەمی هوشیاری لەوانەیە مەترسی توشبوونیان هەیە یاخود لەسەردا بە شێوەیەکی سوگ تووشیان بوون هێشتا وەک پێویست لەوانەیە دەستنیشان نەکرابی لەبەرەوەی کەسەکە خۆی پشکنینی خۆی نەکردووە لەبەرەوە ئێمە لەو ڕۆژێکێک لە پەیامەکانمان ئەوەیە بۆ هەموو هاوڵاتیان هەرێمی کوردستان بەتابەتی ئەوانەی کە تەمەنیان لەسەر و 40 ساڵەوەیە پێویستە لانی کەم ساڵێ جارێک بچن بۆ پشکنین بۆ ئەوەی دڵنیابین لەوەی مەترسی توشبوونی هەیە یاخود تووشی نەخۆشەکە بۆیان نا. کاک خاڵس تایبەت بە نەخۆشی کۆلێرا تا ئێستا لە هەرێمی کوردستان هیچ حاڵەتێکی ئەم نەخۆشیە تۆمار کراوە؟ نەخێر خۆشبەختانە تا ئێستا تا ئەمڕۆژی حاڵەتێکی توشبوونی ئەو نەخۆشیە نیە خۆشبەختانەوە و ڕێشوێنانی کە پێویست بوون هەر لە لێژنەی باڵا لێژنەی پارێزگاکان لێژنە لەسەر ئاستی قەزاکان و نەخۆشخانەکان ئاگدارکردنەوەیان و تەرکیزی تایبەتیشمان لەسەر کامپەکان بووە خۆشبەختانە تا ئێستا هیچ حاڵەتێکمان نەبووە بەڵام لەبەرەوەی نەخۆشیەکە هەر کۆنتڕۆڵ نەکراوە هێشتا لە پارێزگاکانی تری عراق لە باشوور و ناوەڕاستی عراق نەخۆشیەکە بەردەوامە ئێستا لە هەرێمی کوردستان مەترسیمان هەرماوە بۆیە بەردەوامی لەو ڕێشوێنانەی کە گرتومانە بەر. واتە ئامادەکاری تاوتان کردووە بۆ ئەگەری هەر حاڵەتێکی نەخۆشی کۆلێرا لە هەرێمی کوردستان؟ بەڵێ ئەمە پێشبینیمان هەبوو کە و نەخۆشیە مەترسی هەیە لە عراق و بەڵێ لە سەرەتا پێکەرانی لێژنێکی باڵا بۆ هەمانجی لە نێوان وەزارەتە پەیوەنددارەکان سکۆک دەزانی نەخۆشی کۆلێرا نەخۆشەکە لە ڕێگەی ئاوە دەگوازرێتەوە زیاتر پەیوەندی بە سەرچاوەکانی ئاوە گەر بتوانی بە باشی کۆنتڕۆلی سەرچاوەکانی ئاو بکەی ئەوە نەخۆشیەکە بە ئاسانی دەتوانێت پێشی لێ بگیرێ و کۆنتڕۆل بکرێتن وەروە ئامادەکاری لەسەر ئاستی نەخۆشخانە و بنکە تەندروستیەکان بڵاوکردنەوەی ئەو ڕێنمایی چۆنێتی چارەسەرکردن وەرگرتنی نمونە بۆ پشکنین لە هەموو ئەو نەخۆشانەی تووشی سکچوون دەبن بۆ ئەوەی دڵنیابین لەوەی کۆلێرا حاڵەتەکە یان نا وەروە
چاودێری تون لەسەر سەرچاوەکانی ئاو وەرگرتنی نمونەی ئاو بۆ پشکنین بۆ زانینی ڕێژەی کلۆر لە ئاو ڕێژەی پیسبوون لە ئاو وەروە هەمانجی ڕاستەوخۆ لەگەڵ بەڕێوەبەرەتەکانی ئاو بۆ چارەسەرکردن لە حاڵەتێکدا کە گرفت هەبێ وەروەها دەستکردن بە هوشیاری تەندروستی بەتابەتی لە نێو کامپەکان بۆ هوشیارکردنەوەی هاوڵاتیان و فێرکردنیان بۆی چۆن خۆیان پارێزن لە توشبوون بەو نەخۆشیە. لە کەمپەکان یاریمی کوردستاندا تیمی تایبەت هەیە بۆ سەردانیکردن و هۆشیارکردنەوەی ئەو کەسانی کە لە کەمپەکاندا نیشتەجێن؟ لە کەمپەکان بنکێکی تەندروستیمان هەیە کە کاری هەموو ئەو کارانە پێوەستە بە تەندروستیەوە بە وشیاریشەوە و بە کوتان و بە چاودێری دایک و منداڵیشەوە جێبەجێ دەکەن. جگە لەو بنکەیە تیمیش هەیە تایبەت بە هەر یەک لەو بابەتانێتر بۆ نمونە بۆ کوتان تیمی تایبەت هەیە سەردانیان دەکات، بۆ شیاری تەندروستی تیمی تایبەتمان هەیە سەردانی کامپەکان دەکات، بۆ چاودێری دایک و منداڵ تیمی تایبەت هەیە، بۆ نەخۆشیە دەرونیەکان تیمی تایبەت هەیە. بەڵێ جگە لە بنکە تەندروستیەکان تیمی پزیشکی جۆرا جۆریشمان هەیە کە سەردانی ئەو کامپانە دەکەن بۆ ئەو پێویستە تەندروستی کە هەیە. بەڵێ سەبارەت بە ڕەوانەکردنی دەرمان لەلایەن حکوومەتی عێراق و وەزارەتی تەندروستی عێراق هیچ بڕە دەرمانێک ڕەوانەی هەرێمی کوردستان نەکات؟ بەڵێ دەرمان ڕەوانە هەرێمی کوردستان دەکاتن بڕەکەی چەندە؟ پێشووتر، بەڵام دیارە لە ئاستی پێویستدانە ئەو بڕی کە دێتن ئێمە عادەتەن بڕەکە بە ساڵانە ئەژمار دەکەین، لە کۆتایی ساڵدا بڕیاریەوە دەدەین لە سەتا چەندی بۆ ئەو ساڵ ناردووە تاوەکو ئێستا نزیکەی لە سەتا دەگاتە 150 ئەو پێویستیانەی کە هەیە بە جۆرەی کاتەکان. دەرمانەکە کە دەنێدرێ بەش بۆمان دەنێدرێت لەبەرەوەی هەندێک جار هەیە دەرمان لە کۆتایی ساڵ بڕەکەی تر دێ لەبەرەوەیە، بەڵام لە ئاستی پێویست بێ لە ئاستی پێویست نییە بە تایبەتیش لە بەرهاتنی ئەو ژمارە زۆرە لە ئاوارەکان چکە پێویست بۆ دەکاتن بڕی هۆکاری هەناردەنەکردنی بڕی پێویستی دەرمان بۆ هەرێم چییە؟ ڕاستەکەی ئەوان بەڵێنیان داوە بەڵام تاوەکو ئێستا دەینێرن بەڵام وەک پێویست نییە. جا ئایا پێویستی بۆ بەشێک لەو دەرمانانە لەلایەن عێراقیشەوە وەک پێویست لە بەردەستیان نییە یان لەبەرەوەی ئەوانیش خۆی لە خۆیدا ئێستا لە گرفتدان بە هەمان شێوە چکۆک دەزانین چ گرفتی شەڕەکانی داعش یاخود قەیرانی دارایی بە هەمان شێوە لە عێراقیش هەیە و ئێمە بەردەوام لە سەرخەتین لەگەڵیان لەبەرەوەی پێویست بۆ دەکاتن بڕی زیاتر بنێرن و بەردەوام ئەوانیش بەڵێنەمان پێدەدەن و چاوەڕێی نەجێبەجێ بکەن. هیچ پەیوەندێکی بە گرفتە سیاسیەکانەوە نییە؟ پێمان وانە پەیوەندی هەبێ بە گرفتە سیاسیەکانەوە لەبەرەوەی کولانی تەندروستی شتێکە پەیوەستە بە هەردوو لامان بەبێ هیچ جیاوازێک بۆ نمونە ئێستا کە نەخۆشی کۆلێرا لەو هەیە وەکو ئەوەیە لای ئێمە بێ ئەوەندە بۆ ئێمە مەترسیدارە بە هەمان شێوە کە گرفتی تەندروستی لە هەرێمی کوردستانی شەبێتن بۆ عێراق هەمان گرفتی دەبێت لەبەرەوە ئەو پەیوەندیە لە نێوان هەردوو وەزارەتمان هەیە توانم بڵێم لە ئاسایی ئەو پەیوەندی هەمانە. بەڵێ ئەو بڕە دەرمانەی کە بەغدای نێرێ بۆ هەرێمی کوردستان بڕەکەی چەندە و بڕی پێویستی هەرێمی کوردستان چەندە؟ بەڵێ بەژمارە ڕاستێکی بەژمارە ئێستا لە بەردەستم نییە پێت بڵێم چەندە، بەڵام ئێمە لە ساڵانی پێشووتریش وەک ئاماژەم پێدا تەنیا لە 145 تا 50 ئەو بڕێدەنێری ئەوەکەی تر ئێمە خۆمان لارێ لەسەر بودجێری حکوومەتی هەرێمی کوردستان دابینی دەکەین کە نزیکەی تا 100 میلیۆن دلار دەبێتن پێویستیمان ئەوەی کە ئێمە خۆمان کڕیومانە ئەوەی تریشیان لەلایەن عێراقەوە بۆمان هاتووە. ئەمە هیچ گرفتێکی بۆ کەمی دەرمان لە نەخۆشخانەکاندا دروست نەکردووە؟ کاریگەری هەبووە لەبەرەوەی پێویستی زیاتر ئێستا بەکارهێنانی زیاترە بەڵام بەردەوام هەوڵمان داوە چ لەسەر بودجەی خۆمان بێ بە هەر جۆرێک بێت چەندە قەیرانی دارایش هەیە بەڵام وەڵامدانەوەی کە هەبووە بۆ کڕینی دەرمان وەلایەکی تریش ئەو ڕێکخراو نێو دەوڵەتیەکانیش کەم و زۆر بەتایبەتی بۆ هاوکاری نێو کەمپەکان و ئاوارەکان هاوکاریان کردوین بەوە توانیومانە بە هەر جۆرێک بێت نێڵین قەیرانی دارایی لارێمی قەیرانی دەرمان ببورن لە هەرێمی کوردستان ڕووبدات و توانیومانە پێویستی نەخۆشخانەکان بەتایبەتی لە دەرمانە پێویستیەکان ئەوانەی سەرچینە و نابێ ببڕدرێ لە نەخۆشخانەکان ئەو دەرمانانەمان دابین کردووە. دەرمان لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە ئەهێنرێت بۆ هەرێم یاخود هیچ بڕە دەرمانێک لە دەرەوە هاوردە دەکەن؟ بەچمە بەستێک بەڵێ دەرمان لە دەرەوە دێرە ئەمە بۆ نەخۆشخانەکانی خۆمان یاخود بۆ کەرتی تایبەتیش دەرمان دێ بەڵێ دەرمان دێت بۆ هەرێمی کوردستان ئەو بڕە چەندە؟ ڕێشوێنی خۆی هەیە دوای پشکنین دوای
کە بڕ ناتوانم پێت بڵێم بەڕاستی لەبەرەوەی وەکو گوتم بەشێش زۆری بۆ کەرتی تایبەتە کەرتی تایبەتیش چ بۆ نەخۆشخانەکان یاخود بۆ کلینیکەکانی تر کۆمپانیەکانی دەرمان دەیهێنن هەر کۆمپانیایەک بە گوێرەی پێویستی خۆی یاخود خوێندنەوەی خۆی بۆ پێویستی دەرمان ئەو بڕانە دەینێتن و لە هەرێمی کوردستان سەرف دەبێ بەڵام چەندە وەک ژمارە لەبەردەستم نیە ئێستا پێت بڵێم. بەڵێ خاڵس قادر و تەبێژی وەزارەتی تەندروستی هەرێم سوپاس بۆ ئامادەبوون.